ڕۆژێکی پڕ لە جم و جۆڵ بوو لە فڕۆکەخانی نێودەوڵەتی داڵاس لە ڤێجینیا خۆپیشاندان دژی بڕیارێکی سەرۆک کە 7 وڵاتی موسڵمان بێبەش دەکات لە هاتنە ناو خاچی ئەمریکاوە. من ئەمەوێ گۆڕانکاری بکەم. من داهاتووی ئەمریکام. لەو باوەڕەدام پێویستە بەڕێنگاری بینەوە و شەڕ بکەین بۆ ئەوەی کە باوەڕمان پێیەتی. ئەوەش تاکە هۆکارە کە لێرە خۆپێشاندان دەکەم. ئەو خۆپیشاندەرانەی لێوێ بوون دەیانەیە بە زمانێکی جیاواز وەک تایبەتمەندێتی وڵاتەکەیان پەیام بۆ سەرۆکە نوێکەیان دۆناڵد ترامپ بنێرن، هەروەها بە سادەیش بڵێن کۆچبەران بەخێر بێن بۆ وڵاتەکەمان. ئازادی ئاینی بەشێکە لە دەستوری وڵاتەکەمان، ڕێگە لە خەڵک بگری بەهۆی جیاوازی ئاینەکەوە نەهێتە وڵاتەکەمان، ئەوە دژی دەستوری یاساکەمانە. من بە فارسی بە خێراتنی کۆچبەران دەکەم. لەوەتەی سەرۆکی نوێ دەستی داوەتە جێبەجێکردنی پەیمانەکانی هەڵبژاردن لە سەرەتاوە ڕێگەنەدان بە هاتنی کۆچبەر لە 7 وڵاتەوە کە زیاتر وڵاتی موسڵمانن. ئەو بڕیارە زۆرێک لە فڕۆکەخانەکانی لە سەرتاسەری ئەمریکا پڕ کردبوو لە نەڕەزایەتی. بەردەم کۆشکی سپیش هەر بۆ پاڵپشتی لە هاتنی کۆچبەر خۆپیشاندان بوو. ئێمە لێرەین بۆ ئەوەی پەیامێک بدەین بە سەرۆک ترامپ ماندووین لەو بڕیاری داوێتی کە زۆر ڕەگەزپەرستانەیە واژووی لەسەر ئەو موسڵمانانە کردووە کە نێنە وڵاتەکەەوە کە براو خوشکی ئێمن با باش بزانێت ئەمە خاک و وڵاتی هەمومانە کە ناتوانێت یەک کەسیش بنێرێتەوە. دادگای باڵای وڵات هەرزوو ئەو بەشەی هەڵوەشاندەوە لە هەڵگری گرین کارت کە ڕێگر نەبێت لە هاتنە ناوەیان. سەرۆکیش لە ڕاگەیاندنێکی نووسراودا جەخت لەوە دەکاتەوە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و وڵاتی کۆچبەرانە و بەردەوامیش دەبن لە نیشاندانی هاوسۆزی بۆ ئەوانەی لەدەست سەرکوتکردن خۆیان ڕزگار دەکەن. هەروەها سەرۆک ترامپ دەڵێت سیاسەتی منیش هاوشێوەی سیاسەتەکەی سەرۆک ئۆبامایە کە لە ساڵی 2011 گرتیە بەر بۆ ماوەی 6 مانگ ڤیزای پەنابەرانی عێراقی ڕاگرت. ئەو 7 وڵاتەش کە ناویان هاتووە هەمان ئەو وڵاتانن کە پێشتر لە ئیدارەی ڕابردوو بە سەرچاوی تیرۆر ناوبراون. بەڕوونی ئەم بڕیارە ڕێگرتن نییە لە موسڵمان وەک میدیا ئاماژەی بۆ دەکات. ئەم بڕیارە لەسەر ئاین نییە، بەڵکو لەسەر تیرۆر و هێشتنەوەی وڵاتەکەمانە بە پارێزراوی. کاتێک سووریا وڵاتەکەی خۆی جێدەهێڵێت لەبەرەوەی بژاردەیەکی دیکەی لە بەردەستدانیە ئەوان لە وڵاتی خۆیاندا هەموو شتێکیان هەیە و سەرکەوتون لە ژیاندا دەژین و کولتوری خۆیەتی، بەڵام کە دێتە ئەمریکا دەبێت سەر لێنێ دەست پێ بکەنەوە و کە زەحمەتی خۆی هەیە کەس نییە ژیانی خۆی جێبێڵێت ئەگەر مەجبور نەبێت. سرودی نیشتیمانی ئەمریکا کە هەموو ئاینزا و نەتەوەی جیاوازی ئەمریکا وەک یەک دەیڵێنەوە لە فڕۆکەخانەکە بوو وتافی جۆرا و جۆر کە هەمووی باوەشکردنەوە بوو بۆ ئەو کۆچبەرانەی پێدەخەنە وڵاتەکەیانەوە وەک نەریتی مێژووی ئەمریکا وڵاتی کۆچبەران. ئەو بڕیارە دەمترسێنێت ئیتر گرنگ نییە من خەڵکی کوێم، من خەڵکی ئەفغانستانم و تەواوی ژیانم لە ئەمریکا ژیاوم. بڕیارەکە چەند وڵاتێکی گردووەتەوە سبەینێ وڵاتانی دیگەش دەگرێتەوە وەکو ئەفغانستان و پاکستان و چین و ئیسپانیاش. ئەمە شێوە ژیانی ئەمریکانیە. ئەمڕۆ خۆپیشاندەران لە داڵاس ئێرپۆرت بڕیاری خۆیاندا بەخێر بێت کۆچبەر بۆ ئەم وڵاتە. ئیتر ئەمێنێتەوە سەر سەرۆکی نوێ بڕیارەکەی ئاچێتەوە یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا داڵاس ئێرپۆرت.